ئێمە هەموو ئەمڕۆ لیژنەکانمان ڕاست پات بۆ ئەوی لەمڕۆوە دەست بە جێبەجێکردنی ئەو ڕێشۆنانە بکرێت لە شوێنە گشتیەکانە وەکوی کە ئیشاتی پێدراوە هەموو تەجەموعێک و قەرەباڵغیەک لە کاتی ئێستاە بە گونجاو نازاندرێت و هەموو ئەو بۆنە و چالاکیانی کە هەبووە بە گونجاو نازاندرێت و ئەبێتە مایی مەترسی بۆ بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیە ئێمە لە کاتی ئێستاە ڕێگری لێ ئەەکەی و لە شوێنە گشتیەکانە لە چێشخانەکانە لە کافیەکانە لە ڕێستۆرانتەکانە بە هەمان شێوە ڕێو شوێنی پێویست ئەگیرێتە بەر وەکو ئیجراایکی کاتی بۆ مەسەلەی خۆپاراستن ئەویش مەسەلەی قەدەغەکردنی نێرگەلێ لە کاتی ئێستا لە کافتریاکانە بەڵام کافتریاکان ئەکرێنەوە و بە شێوەیەکی و ڕێوشوێنێکی تەندروستی باشتر پێشوازی لە میوانەکانیانەکەن و تەنانەت ئەو پەرداخ و کوو پوشتانی کە بەکار ژێندێ و کشتی سەفەری لە چێشخانە و چاخانە و ڕێستۆرانتەکانی تریشا بە هەمان شێوە ئەو جۆرە ڕێوشەنانە ئەگیرێتە بەر و مەلەوانگەکان بە شێوەیەکی کاتیدا ئەخرێت و سەرتەرەکانی جێم و وەرزش و ئەوانە بە شێوەیەکی کاتیدا ئەخرێت